ئێمە ئێستا لە بازاڕی بەختیارین لە شاری سلێمانی ئەم بازاڕە لە سەرەتای ساڵی 1990ەوە دروست کراوە. من لەگەڵ زۆرێک لە دوکاندارەکانیان بازاڕە قسەم کردووە باسیەوە کەنکان بازاڕە سەرەتا هەر بەم شێوەیە بە کەپر دروست کراوە و تا ئێستا دوو جار ئاگر لەم بازاڕە بەربووە هەردوو جارەکەش وتراوە کە بەهۆی شۆرتی کارەباوە بۆ جارێک لە ساڵی 2009 بووە کەچە دوکانێکی کەم ئاگری گرتووە و زەرێکی کەمێ بۆ بەڵام لە ساڵی 2011 دووبارە هەمان ڕوودا ڕووی داوەتەوە و کۆمەڵێک دوکان سوتاون و زەرێکی زۆری مادی بە هاوڵاتیان لێرە گەیشت و قەرەبوو نەکراونەتەوە ئەو خۆشتان ئەیبینن ئەگەر هاوکارەکە پیشانتان بدات لەم بازاڕەیە سیستەمی کارەبا بە شێوەیەکی زۆر گونجاو دانەنراوە من لەگەڵ دوکاندارەکان لێرە قسەم کرد باسی ئەویان کرد کە پێش ساڵی 2011 دۆخەکە زۆر خراپتر بووە بەڵام دوای 2011 و ئاگری کە لێرە ڕوویداوە تۆزێک چاکتر بووە بەڵام زۆر باش نییە ئەگەر هاوکارم پیشانتان بدات هێشتا ڕەشی بە سەقفەکانەوە ئەبینرێت کە هیەوە ئاگرە بۆ کە وەختی خۆی لێرە ڕوویداوە من ئەڕۆمە لای یەکێک لەو دوکاندارانەی کە لێرە هەیە سڵاوت لێبێت چۆنی کاکزانە باشیت سپاس دەکەم بەڕێزی کاکزانە تۆ لە ساڵی چۆنەوە لەم بازاڕەیەیت تقریبا 96 وەک ئەوەی بە تۆ لە بیرت بێت و لێرە بوو بێتی چەند جار لێرە ئاگر ئەوەی من بیرم بێ بە زەقیکە سوتابێت 2011 بوو نیوی تقریبا نیوی سا بەشوە بۆەوەی شۆرتی کارەباوە بوو لە دوای ئەو شۆرتی کارەباییەوە حکوومەت ڕێکارەکانی چی بوو؟ بە تاجی وەڵا هاتن بە دەمانەوە شارە هەر هەمووی بۆ پاکردنەوە و لەسەر دوکانی پەردە بوو لە بەوە نێوە گەڕێکی شەویش بوو تر هاتن بە دەمان و ئەم هینیان بۆ دروستکردنەوە سێرێک کرد بێ شوێنی چێ بڵەکە خۆی بەبوونی چێ بڵەکە بوو هەمووی هاتن بە دەمان هەمویان بۆ چاکردن بەستر هەیە خۆی تۆ زەیمالەکە ڕاستی تێ هەموو شەکانمان بەدەرەوەیە شۆتی کارە باش بۆ نازایسە سێری نیوی بەدەرەوەیە ئەبێ هەمووی ئەگاداری شانکردن تقیم دەڕۆژ دەمەوە پێش ئەبێ لە دوای جەژن هەمووی باتە ژوور و دەڕا بەداخات نابێ پەردەی پێوە بێت غەڵەتە ئیترەوە ئاگادار کراوین توی شەڵا دوای جەژن هەمومانی بینە ژوورەوە لە دوکانەکانی ئێوە تا چەند خۆتان ڕەچاوتان کردووە کە سیستەمی ئاگرکوژانەوە دابنێن بۆ ئەوەی کە بە دوور بن لەو حاڵەتانە بۆیان کردوین وەڵاوە تا بۆیان دانانەگەراکە حریقی گەوریان بۆ داناین بەس تۆگە شەبی حرسەکە بێگای دێبێ خۆ بە ڕۆژ دەبێ خۆمان فریایەکەین بەس ئەو تا بۆشیان داناوین حریق و هەل لەسەر چێک و دانیشان بۆ داناگە سێری کردبێ کامێرەکە باپسێ ساڵانە بەرگری شارستانی یەت سەردانتانەکات بۆ چێکردنەوەی کارەباکانتان سیرمانەکە بەس تۆزی مالیش لە خۆمانە بە حقت سێریکە هەمووی پەردەی لێە کابراسی سە پارچێ ناوەتە دەرەوە هەموو شێڵەی پوشە یەک شۆرتی بەسی دەبێ گەڕەگرێ نابێمە هەموو دەقێ تۆ حکومت تاوانبارکی خۆشمان لە سا هەفتا خۆمان تاوانبارین من خۆم واڵێم لەم دوانە حکوومەت ڕێکاری گرتووەتە بەربەوەی کە بە دوورتانکە لە شۆرتی کارەبا و ئاگداری کردوونەتەوە کە بێت دوکانەکانتان هەمووی بکەن بە دەڕابە و پەردانی پێوە نەیەڵن بۆی بە دوور بن لە شۆرتی کارەبا تا چەند دوکاندارەکان پەیوەستن بە ماگەدارکردنەوە پێیوەستی تەقیب پێ دەڕۆژە بێ هاتون بە دەمانوتیانە بێت دوای جژن هەمووی دەڕابەدایەتەوە تەمان تۆ زێ قورسە بۆ ئێمە هەموو پارچە بریتە ژۆ بەس لە قازانجی خۆشمانە بە حقات چونکە کابرا تقریبا 300 پارچی لە دەرەوە ئێوە بەیانانە بێ بێنە دەرەوە و ئێواران ژەبی باتە ژوورە تەوان تۆ زێ قورسە بۆ ئێمە پەردەکە ئاسانترە لین بەڵام قازانجی خۆمانە بێت دوای جژن هەمووی دەڕابەدایەتەوە وەکو دوکاندارەکان ئەم ڕێکارە بە دروست ئەزان و بە باشی ئەزان تەمان زۆر چاقە احتیمالی ئەم بازارە هەمووی خماشە بستو لەوچە بازاری ئەو بەریشمان بگرێ زێوەرە کوێ ئەو بەریش بگرێ ئەبێت دوای جەژن هەمومان بینە ژوور شتێکی باشە بەس تۆ زێ ئیزعاجە بۆ دوکانار بەیانیان بینی دەرەوە ئێواران 400 پارچی دەرەوە ئێوارانیش بیباتە ژوورەوە بەڵام لە قازانجی خۆمانە قازانج حکومەت ئاگاداری کردن دوای جەژن ئەبێ هەمومان بینە ژوورەوە خۆتۆکو دوکاندارێک ترسە هەیە لەبەر ئەوەی لە ئێهمالی دوکاندارەکەی تەنیشتت دوکانەکەی تۆش ئاگر بگرێ زەرەر بکەیت بە تەئکید هەر 5 ڕۆژنەوە پێش خۆم دامخست یەک ڕۆژیاندا هاتن تقریبا 15 ساڵم دەڕابم دانیاوەتە پەردەم لیاوە خۆمەکو خۆم ئەو ڕۆژە کاتنی ئاگاداریان کردوەوە وەکو تەجروبە شەکان بردە ژوورەوە بڕوا بکات دراوز دوکانەکەم ڕێگرت لە تاو بوو تۆ چونکە 15 ساڵ دامنیاوەتەوە ئێتر جەماوتیان هەیە شتی گرانبایە بە حقات ئیسەوەی پاڵم تقریبا بای 15 دەفتەر شتی تایە ئەویم لەوچە بای حەوەش گەڵا بێ ئەگەریم سێت من زەرەکەم کەم ئەو کابرات هەرواش 2011 کە سوتا تقریبا زەرەری بەخوا دەفتەری کردووە
بە تقریبا زەرەکەم تقریبا 5 گەڵا بوو هیچ نییە احتیاجیش بەرام بەس کابرا زۆر خەفەتی خوارد بە حەقەت وایە ئەبێ ئەمە ئاگاداری ئەو تقریبا شتەکەشی لە ژوورۆیە هی ئێمە خماشکێن لە دەروێ حتا ئاگاداریشی کردوتی بەش مەخوای بنە ژوور و دوای جەژن لەبەر خۆمان ئەو حەزەکای بینە ژۆ چونکە وشتی گرانبەهای هەیە شتەکە ئەمەوە نیە ئەمە بالێ جاری وای بەکار هاتووشە دەوتێ بای 5 گەڵا بێ هەرواشە بەس کابرا هەیە دوکانی پەردەیە دەوتێ بای دەفتەری تیاابێ زەرەکەی و زیاترە بۆ ئەو حەزەکە بیبینە ژوورۆ دوای جەژی شەڵا هەمانی بینە ژوورۆ حکومەتی شاگاداری کردوین ئەوەی نی باتە ژوورۆ احتیمالی خراوە کرێ و حەقی خۆشیێتی ئەچمە لای دوکاندارێکی تر کە هەر لەم بازارەیە سلااوت لەبێت چۆنی کاک نۆرۆز باشیت سپاس کاک نۆرۆز تۆ چنێکە لەم بازارایت بیرتە ئۆنی بەبیری تۆ بێت چەند جارم بازارە ئاگری گرتووە ئەم بازارە من وەکو خۆم لە ساڵی 1990 لەم بازارە ئیشەکەم بەس دوکاندار نەبووم پیشەم لە 2023 بووم بە دوکاندار طبعاً ئەو کاتە لە دەروێمە دەستگێر بووین شتی بڵین هەر ئەم پۆشاکانەمە نەفرۆش بەس بەکاراتوەکەی لە ساڵی 90 من خۆم لەم بازارەیەم تۆ وەکو دوکاندارێک تا چەند لە سیستەمی کارەبا کە لەم بازارە دانراوە ڕازیت بۆ شۆرتیکە ئەربانەی کە ڕوویدا و بۆتە هۆی ئاگرکەوتنەوە تا چەند زیانی بە ئێوەی دوکاندارەکان گەیاندوە و ڕێکارەکانی حکومات بۆ ئەوەی کە بازارەکە ڕێک بخاتەوە بە شێوەیەزێک کە دوور بێت لە شۆرتی کارەبایی و زیان گەیاندن چی بووە؟ طبعاً ئەم بازارێمە یەک دوو جار سوتاوە بەس بە کۆی گشتی بازارەکە ئام ناین نیوەی جارێکیان نیوەی سوتا جارێکیشیان بە ئام تقریباً وابزانم هەڵە نەبم نەوەکان سوتا لە 2004 شەوابزانم یا 5 بوو سوتا طبعاً ئەو کاتە کێشەکە کێشەی کارەبا بوو طبعاً هەموو سوتانەکان زیاتر لە شۆرتی کارەبا و زیاتر لە پێداویستە گەرمکەرەوەکان ئەمانە بڵێن کە خەڵک بەکارێنا بیریە چوو بیکوژێنێتەوە شەو کارەبا کە هاتەوە لە ناو دوکانەکە بەر پۆشاکە کەوت و گڕێگرت طبعاً ئەمە دووسێ جارم حاڵەتە ڕوویە بەس دوای ئەوەی تر کە ئەم حاڵەتەی کارەباکان بڵێن بوو بە کێشە بۆ بازارەکە حکومەت هەستا لەسەر تێچووی تقریباً خۆشمان و خۆشیان بە هەماهەنگی لە گەڵ هەردوو لایەنە ئەم دوکاندارەکان هەم خۆشیان لەگەڵ داری کارەبا سیستەمێکی جیاوازیاندانە ئێستا بڵین لێ ڕازین تا چەند بەرگری شارستانیت بۆ سیرکردنی سیستەمی کارەبایی ئێرە ئێوە ئاگدارەکاتەوە لەوەی کە چۆن خۆتان پارێزن لە کاتی ئاگرکەوتنەوەیە و چەند خۆتان ڕەچاویەوەتان کردووە کە سیستەمی ئاگرکوژەنەوە لە ناو دوکانەکانی خۆتان نەدانن هەر دوکاندارێک نییە شتیوانە ئەوەی کە لێرەیە بڵین تاکەشت کە ڕەچاو کراوە ساحێ مڵکەکە هاتووە چەند ئاگرکوژێنەوەیەکی لەسەری فەرعەکانە دانەوە دوای خۆتان زوومی کامێرەکە بخەنە سەری ئەیبینن هیچ تریتیانە و هیچ ڕێنمایەکەش نەکراوەکو بێن فێرمانکەن یان بۆ نمونە سیستەمێکی جیاوازتردانن پرۆفشناڵ بێدانی وەکو ئەوروپیەکان بۆ نمونە تۆ لە هەر حاڵەتێکا جەڕەسی ئاگادارکردنەوە لێ بیت بڵێ شتێکی وا ڕوویە ئەم شتانی تیانە باشە ئێوە دوکانەکەتان ماشەڵا بایی پارێکی باش ئەشایەتەوە تا چەند ترست لەوە هەیە کە لە کاتی ئەهمالی لە دوکاندارەکەی تەنیشتە دوکانەکەی تۆش بستە و زەرێکی مادی زۆر بکەن چکە پێشووترش کە زەرە مادیەکان ڕوویداوە حکومەت هیچ قەرەویەکی و کەسانی نەکردوێتەوە بەتاکید وەڵای من یەکیان خۆمم طبعاً ئێمە ئیشەکانمان حالیان کولفەیەکی پارەی باشی ئەوێت بە حکمیەوەی ئەم شتە ئەوروپیانە بەکارنهاتون گرانن طبعاً دوکانەکانش هەمووی سیستەمی تازە بەکاراتەوە بۆ نمونە دیواری تەختەیە سەقفی کەنافە بڵێن ئەرزی تەختەیە عنی بەسی ترین گرگرتن هەمووی بێکەوە زەرمەند دەبێت طبعاً لە حەزەڕین کە تاینەوە بۆ بەیانی دەسەکان خۆش بە زۆر سپاس بەخێر بێن سەرچاوم ڕێستانەیە وەکو کاک نەورۆزیش ئاماژەی پێکرد ئەگەر هاوکارەکەم پیشانتان بدات کاکەرێم لەم بازارەیە تەنها لە هەر سەرفەرعێک تەنها یەک دانە ئاگرکوژێنەوەی وا دانراوە کە بەرگری شارستانی چێکی ئەکاتەوە بۆ ئاگرکوژانەوە بەڵام وەکو دوکاندارە ئاماژەی پێکرد کە ئەوان هیچ ڕێنمایەکیان پێ نەدراوە لەسەرەوەی کە چۆن بەکاری بێن شێوازی بەکارهێنانەکەی چۆنە